بەڵێ سەرتا زۆر سپاس بۆ میدیاکەی بەڕێستان بۆ ئەم مقابلەیە. دیارە بارودۆخی کەرکووک پێشوستێشە سیاغێکی تایبەتی هەبوو هەم لە محالفی نێودوڵەتی هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان. دیارە ئێستا لە کەرکووک چەند فۆکسێک یعنی فۆکسی تورکیا هەیە، عێراق هەیە، تا ڕادێگێرانیش هەیە و هەرێمی کوردستانیش دایمە لە معادلەکەیە بووە و کار و ڕۆڵی خۆی هەبووە. دیارە ئێستا من بابەتێکتان بۆ باز دەکەم کە بارودۆخی کەرکووک چۆنە و لە چی ئاستێکایە و چەند ئاڵۆزە لە ئێستەیە. باکانجبوری کە ئێستا پارێزگایەکی سەپێنراوی کەرکووکە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ئەو پارێزگایە بەڕێوە دەبا. لەم حەبلەی بانگەشەی هەڵبژاردنەوە ئەوانەیە چەند پارچە ئەرزێکی داوە بە کۆمەڵێک ڕێز عەشیرەت و کەس و کاری خۆی و ئەمانە بۆی لیستێکیان هەیە، ئەوانیش لیستەکەیان سەرکەوێەوە پارێکی زۆر لە بودجەی حکوومەت کە لە بودجەی پارێزگای پێوترێ دراوە بە کۆمەڵی خەڵک هاوکاری کراون بۆ ئەوەی دەنگیان پێ بدرێ. و من بۆ زانیاریتان لەسەر ڕاکانجبوری کە دڵنیاین کە ئێمە چەند زانیاریێکمان بەدەستگەیشتووە کە کارتی دەنگدانی کڕیوە بەڕەکەی لە $100 دەست پێکات تا بۆوتێ $150 $200 دراوە ئی هاوڵاتیانی کەرکووک. دیارە ئەمانە لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی قانونیشەوە ئەمە خڕوقاتی سیاسیەتەوە بتوێ دەنگنیت بەم شێوازە دەنگدانی یاخود بە هەدەردانی سەرەت و سامانی دەوڵەت تۆ بەکاری بێنی بۆ مەساڵحی حزبەکەت یاخود لیستەکەت، ئەمەش پێچەوانە یاسا و دەستوری عێراق.